تەنها 2 ڕۆژ بەسەر کۆنتڕۆڵکردنەوەی 4 گوند لە باشووری کەرکووک لەلایەن پێشمەرگەوە تێپەڕی و چەکدارانی داعش جارێکی تر هێرشیان کردەوە سەر 2 گوندیان و هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەیاندا. بەڵام پاش زیاتر لە کاتژمێرێک لە ڕوبەڕووبوونەوە چەکدارانی داعش تێکشکێنران. یەکەم هێرش لە کاتژمێر 2 خولەک بۆ سەر گوندی سەرشاخی بچووک ئەنجام درا و لە ڕوبەڕووبوونەوەکانیشدا 5 چەکداری داعش کوژران. ئاوکات پێشمەرگەیەکی شەهید بوو، 3 تریش بریندار بوون. 2 قۆڵەوە هجوومیان کرد، هێرشیان کردە سەر بنکەکانی هێزی پێشمەرگە. بەڵام بە خۆشحالیەوە دەڵێم چۆن شکستیان خوارد ڕۆژەکانی ترا بە هەمان شێوە پێشمەرگە بە هێزێکی وروپۆڵایینەوە شکستیان پێێنانەوە بۆ یەکەم جار لە سەعات کاتژمێر 2 هێرشیان کردە سەر گوندی موڕە. بەڵام پاش ئەوە لەگەڵ تەواوبوونی هێرشەکەیان لێ و لە کۆتای هێرشەکەیانە لێرەوە بە شێوەیەکی مفاجئ هێرشیان کردە سەر گوندی باشاخ کێسەلی وەستاوین باشاخی بچووک. بەڵام لە هەردوو شوێنەکەیە خەڵکییان لێ کوژرا و لاشەکانیان پێبجێڕرا و بگرە نەگەر ئەوەندەش دواشیان کەوتین و هەندێک لەو تەقەمەنیانی کە پێشیان بوو دەسێزی پێشمەرگە کەوتن زۆر کەم پێشمەرگەیە کە زۆر تەقەمەنی نەهێنابێتەوە کە لە شەڕەکە تەقاندوێتی و تاویزەکەی لەوان وەرنەگرت بێتەوە. گوندی مەڕا کە 2 ڕۆژ پێشتر بە شەڕێکی قورس لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ کرایەوە، شەوی ڕابردوو چەکدارانی داعش لە هێرشەکەیاندا لەو گوندە نزیک بوونەوە جگە لە چەک و تەقەمەنەکانیان 4 تەرمیشیان لە دوای خۆیان بەجێهێشت. بەڵام لەو گوندەش 4 پێشمەرگە شەهید بوون. جەنازە شتیشیان لێ کەوتووە، جەنازەکانیان لەگە خۆیان بردووە، ناتوانیە کە بەیانی لیوای 16 هاوکاریکی باشی کردن و بە پشتیوانی برا پێشمەرگەکان و هەموو ئەفسەرەکان قاومێکی زۆر باش کرا و تا ئێستا ژمارەیەک گوندی تر لە باشووری کەرکووک ماونەتەوە و لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کراون. لە نێوان گوندەکانی باشووری کەرکووک و ناحیە ڕەشادیش سنوورێکەیە بۆ هاتوچۆکردنی ئەو چەکدارانە و ناردنی هێزی زیاتر بۆ گوندەکانی سەر بە قەزای داکۆق. بەرپرسانی پێشمەرگا باس دەوە دەکەن تا ئەو گوندانە بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکرێنەوە جومبوجۆڵی داعش لەو سنوورە زیاتر دەبێت. ڕۆکان چاپێنارتی باشووری کەرکووک.